عزیزان لەگەڵتانە بەردەوامە بین و ئەچینە لای بڕگەیەکمان کە بۆمان ئامادە کردوون باس لە کۆنسێرتی هیوای کەمال محەممەد دەکەین کە دوای ئەوەی دوێنێ ڕامان گەیاند کە کۆنسێرتەکە کراوە بە 2 ڕۆژ واتە ڕۆژێکی بۆ زیاکراوە بەهۆی ئەوەی کە خواستێکی زۆر هەبوو بۆ ئەوی کە بەشداری بکەن لە نێو ئەم کۆنسێرتەیە چونکە تەواوی داهاتی کۆنسێرتەکە بۆ نەخۆشخانەی هیوا ئەبێت هەر لەبەر ئەو هۆکارەشە بڕیار درراوە کە 27 و 28 کۆنسێرتەکە لە تەلاری هونەر لە شاری سلێمانی ئەنجام بدرێت و وە لە ئێستاوە ئەتوانن تەواوی بلیتەکان لە جان کافێ باربارای بەختیاری و ڤۆک گاردن لە سیتی سینەما بەدەست بهێنن هەر لەبەر ئەو هۆکارە ئێمە حەزمان کرد و باری بکەینەوە کە پێتان ڕابگەێنین کۆنسێرتەکە کراوە بە 2 ڕۆژ لە ئێستاوە زۆر بەزوویی بڕۆن و بلیتەکان بکڕن چونکە بە زوویی تەواو ئەبێت جا هاوکارمان سۆنیا بڕگەیەکی بۆ ئامادە کردوین و لەگەڵ هونەرمەند کەمال محەممەد و لەگەڵ میوزیسیان ڕێباز سادقا دواوە لەبەرەوەی لە ئێستا لە ئامادەکاریان بۆ کۆنسێرتەکەی 27 و 28 ئەم مانگە. کاکەمان سڵاو لەبێ پێمان بڵێ هۆکاری ئەوەی کە کۆنسێرتەکە بوو بە 2 ڕۆژ چی بوو لە ئێستا سەرقاڵی چین وەکو گروپەکە و جەنابتان؟ واللهی ئەمە تەبەن سەرقاڵی ئەوەی پرۆڤاکەین بۆ کۆنسێرتەکە ئەوە بەنسبەت 2 ڕۆژیش واللهی من هیلاکە بم بەڵام چۆنەڵی خۆشبەختانە ئەو هیلاشیم پێوە دیار نامێنێت کە بۆ مناڵە چاوگەشانە بێ بۆ خەستەخانەی هیوا بێ هیوادارم ئیشەکەمان بە باشی بڕات و شتێکی باش بکەین. خەڵک و هەواداران خێرخوازان کاتێک کە بلیتەکانی کۆنسێرتەکە هی ڕۆژی یەکەم نەمان زۆر دڵگران بوون لەوەی کە وایان زانی بوو کۆنسێرتەکە تەنها 1 ڕۆژە چی بۆ کەسانە دەڵێ؟ واللهی مسپاسی هەمویانەکەم تەمان کاک بڕیار فەتاح وتی کاکە خەڵکێکی زۆر هاتوونەتە سەر داوای بلیتەکەن و پیان باشە بکرێتەوە وتم من پێم خۆشە لە 1 ڕۆژە هەر هەمویان ئامادە بوونای بەڵام پێم وایە هەوڵەکە ئەو هەموو کەسە ناگرێت بەهەرحاڵ من هیوادارم بتوانم خزمەتێکی بچکۆلە بگەێنمەرەوە. کاکەمان لە ئێستا لەگەڵ گروپی میوزیکە سەرقاڵی ئامادەکاریەکان و ڕاهێنانەکانن بۆ کۆنسێرتەکە بۆ 2 ڕۆژی کۆنسێرتەکە دەمانەوێت پێمان بڵێیت ئەو گۆرانیانە چین کە هونەرمەند کەمال محەممەد ئامادەی کوردن بۆ کۆنسێرتەکە ئایا و گۆرانیانن کە خەڵکی یادگاریان هەیە لەگەڵی هەرچەند هەموو گۆرانەکانی یادگاریمان هەیە لەگەڵی؟ واللهی بڵم چی تقریبا 2 گۆرانی 3 گۆرانیمان داناوە لە کۆنەکان کە هەرە کۆنەکان و تازەکانیش کە بیڵێنەوە بەڵام ئەو گۆرانیانە هەمووی ناتوانم بڵم هەچی گۆرانی تازەیە دەست پێ بکەین بیڵێنەوە بەهەرحاڵ ئەتوانم بڵم کۆمەڵێک گۆرانی یادەوەری و ئەوانی کە خەڵک یادگاری هەیە لەگەڵ ئەوانەمان هێناوە توانی دوانم لەو گۆرانیانە پێ بڵێ لە گۆرانی کۆنەکان؟ واللهی لە کۆنەکان بڵم چی ئەوەی کە لە دڵ دەرکەم ئەو پەیمانی کە بە کوێری بە تۆمدا بوو ئەوە یەکێکە لە گۆرانیە کۆنەکان لەگەڵ گڕی ئازاری لاشەمی سووتان یعنی ئەمانە لەوانەیە بێتەوە بێنینەوە پێشکەشی خەڵکیکەین. کەمال محەممەد چه هەستێکیە کاتێک ئەو گۆرانێ دێرینانەی خۆی دووبارە پێشکەشەکاتەوە و چه جیاوازیەکی ئەو سەردەمە و لە ئێستا لەم سەردەمای بیڵیتەوە چ یادگاریەک بیری تۆ خاتەوە؟ واللهی من زیاتر خەڵک یعنی خەڵک یادگاری بوون بە یادگاری لەناو خەڵکە یعنی خەڵک کە پێمەڵێ ئەو گۆرانیانە خۆشە ئەوانی کۆنێ خۆشە یان تازەکانیشیان لا خۆشە بەڵامەڵێ زیاتر ئێمە یادگاریمان ینی مەسەن بۆ نمونە جیلێکی کۆن گۆرانەکانی کۆنەکانی زۆر لاخۆشە و تازەکانیشی لاخۆشە بۆ بۆنی کۆنەکانەوە یعنی ئەوە زۆر دڵی من خۆش ئەوە زیاتر پاڵنەرە بۆ من بڵم بتوانم بە دوای ئیشی تازە شاڕەکەم و کاری تازەشکەم بەڵێ. ڕۆژ بە ڕۆژ وادەی پێشکەشکردنی کۆنسێرتەکە نزیکە بێتەوە ئامادەی بۆی کە ڕوبەڕووی هەوادارانە گۆرانەکان بڵیت؟ بە خۆشحاڵیەوە هیوادارم بتوانم لەم تەمەنەشا بتوانم خزمەتێ بگەێنمەوە بۆ من زۆر خۆشە
ئەوەی کە بتوانین خزمەتی ئەو خەستەخانەی هیوا بکەین ئەوە بۆ من زۆر زۆر خۆشە. من دەستخۆشی لە هەموو ئەو ستاف و لە هەموو کەسێک ئەەکەم کە لەم بەرهەما هاوبەشن و هاوکارن لەگەڵ ئێمە. چاوی هەمووتان ماجەکەم و سپاس بۆ هەموو لایەک. زۆر سپاس دەکەین کاکەمال سەرکەوتوو بی هەمیشە. زۆر سپاس بۆ ئێمە. یەک شتی کەشم دایمەوتومە تا ئێستا لە دەرگای هیچ کەسێکم نەیەوە، بەڵام لە دەرگای ماڵە هەژارێگەیم بۆی خزمەتی ئەو خەستەخانەی پێ بکەین. هیوادارم توانین شتێک ئیسفادەی بگەین بۆ خەستەخانەی. بە خێراتنتانەکەم ئەمڕۆ وەکو گروپی موزیک لەگەڵ مامۆستا کەمالی خۆشەویست کۆبووینەتەوە بۆ بەرنامە ڕێژی بۆ ئامادەکاری بۆ کۆنسێرتەکە. هەوڵێن ئەو تراکانە هەڵبژێرین کە دڵخوازی ئەو هەوادارە خۆشەویستانەیە کە هێنە کۆنسێرتەکە و مامۆستا خۆشی چەند تراکێکی نوێی هێناوە کە ئامادەیەکەین. لێرەوە دەستخۆشی لێ یەکەم بۆ ئەم هەنگاوە گەورەیە کە ئەم کۆمەکە بۆ خەستەخانەی هیوا کە بەڕاستی لە جێی خۆیەتی سپاسیانەکەم، سپاسی ئەو کاک بڕیار کە پێشنیاریەوەیان کردووە کە کۆنسەرتێکی ئاوا و داهاتەکەی پێشکەشکەن بە نەخۆشخانەی هیوا. ئێمە ژۆک و مۆزیسیان بە تەواوەتی لە خزمەتی کارەکەیان و هەوڵمان ناوە کە جوانترین کوالیتی پێشکەش بکەین بە بەرهەمەکانی مامۆستا کەمال و ئیشەڵا بەدڵی سەرجەم هەواداران و ئامادەبوانی شەبێت. کردنی ئەم کۆنسەرتە بە 2 ڕۆژ بارگرانی نەبوو لەسەر ئێوە، قورس نییە بۆتان؟ بۆ ئێمە ئاسانە بە خۆشحاڵیەوە. من حەزمەکردێک هەفتە بێ ئەو داهاتەی هەموو بڕا بۆ ئەو خەستەخانەیە بۆ ئەو چارەخوازە خۆشەویستانە. ئیشەڵا کە ئەمە هەنگاوێک بێت بۆ ئەوەی کە سەرجەم هونەرمەندانی تریش چاوی لێ بکەن و بتوانن لەم شێوازە کارە بکەن کە کارێکی زۆر پیرۆزە، ئەرکێکی زۆر زۆر پیرۆزە. هیوادارم بۆ ڕۆژی دومیش هەموو خەڵک بەم تامەزریەوە بێنەوە کۆنسێرتەکە و بتوانین زۆرترین کۆمەک بۆ ئەو نەخۆشخانە هیوا کۆ بکەینەوە. دوو چاوە وەرمێ